مەچینە هەولێر تەحسین وسۆ توێژەر و مامۆستای زانکۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک تەحسین سڵاوت لێبێ. ئەمەوێ بزانم کە بە بڕوای جەنابتان ئەم جەنگا جەنگێکی سیاسی و سەربازیە زیاتر یان خود ناجەنگێکی ئابووری و ژیۆپۆلیتیکیە؟ بەڵێ، ئەم کاتە ئێوەش باش، زۆر سوپاس بۆ میوانداریکردنتان. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. لە ڕاستیدا ئەو پرسیارەی کە جەنابەت ئاراستە ئێمەت کرد، یعنی ئایا ئەو جەنگەکی ئابووریە یان سیاسیە یان بازرگانیە، بەڕاستی ئەم جەنگەکی تێکەڵەیە، ینی لە جەنگی ئاسایشە، جەنگی ئابووریە، جەنگی بازرگانیە، ینی جەنگی بە کورتی ئەم جەنگە دەری خست کە ئیدی ئاسایش و ینی بابەتی ئاسایش، ینی بابەتی ئەمن لەگەڵ بابەتی ئابووری، هەروە لەگەر بابەتە سیاسیەکان، بەرژەوەندە سیاسیەکان بەیەکەوە ئاڵاون. بۆیە ینی ئەم جەنگە یەک لە لێکەوتەکانی ئەم بابەتە بوو. لە ڕاستیدا ئەگەر باس لە لێکەوتە جۆرا و جۆرەکانی ئەم جەنگە بکەین، ینی هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی ئابووریەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە، بە تەواوی کۆی ناوچەکەی گرتوتەوە. من پێم خۆشە ینی بەر لەوەی بچینە ناو وردەکاری پرسیارەکان، ینی هەندێک داتا و ئامار دەربارەی گەروی هورمز باز بکەم کە لە ڕاستیدا بۆتە گرێگوێرەی ئەو دانووسانانەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە لە چەند ڕۆژە ڕابردوو لە ئیسلام ئاباد لە پاکستانە هەبوو. خۆی ئەگەر سیر بکەین، ینی مەسەلەن بۆ نمونە ئەمریکا تەنها سەتادووی، ینی لە سەتادووی بازرگانی، ینی ئەحتیماد، ینی ئەمریکا پشت بەو گەروە دەبەستێت بۆ بازرگانی، بۆ بابەتە هەم ئەنی بازرگانی جۆرا و جۆرەکان. مەسەلەن ئەگەر تەماشا بکەین یابان 172 بازرگانی یابان لە ڕێگەی ئەم گەروەوەیە. هەروەها مەسەلەن ئەوروپا ئەگەر تەماشا بکەین 118، مەسەلەن هەندستان و چین 150 بازرگانیەکانیان، بازرگانی جۆرە جۆرەکان لە ڕێگەی گەروی هورمزەوە ئەنجام دەدرێت. کۆریای باشوور نزیکەی 165. بۆیە ئەگەر تەماشا بکەین، تەماشای ئەو ئەرقامانیان، ئەو داتایانە بکەین، ئەمە شتێکمان بۆ ڕوون دەبێتەوە کە ئیدی لێکەوتەکانی ئەم جەنگە بەر لەوەی لێکەوتەی ڕاستەوخۆی هەبێت بۆ سەر ئەمریکا و مەسەلەن ئێران، بە تایبەتیش ئەمریکا، ئەوە لێکەوتەی زۆر زیاتری دەبێت بۆ سەر دەوڵەتانی تر، بە تایبەتی بۆ نمونە مەسەلەن هەم هاوپەیمانەکانی ئەمریکا کە خۆی لە دەوڵەتانی ئەوروپا دەبینێتەوە، و هەم نەیارەکانی ئەمریکاش بۆ نمونە چین، مەسەلەن لێکەوتەی زۆری، ینی داخستنی ئەم گەروە لێکەوتەی زۆری دەبێت بەسەر ئابووری و بازرگانی چین. کاک تەحسین، جەنابەت باسی لێکەوتەکانت کرد، چ بۆ دۆستەکانی ئەمریکا و چ بۆ نەیارەکانی. بم پێیە بێت ئەگەر ینی لێکدانەوەیەکی بۆ بکەین، ئەتوانین بڵێن ئەم جەنگە ئامرازێکە بۆ دووبارە دابەشکردنەوەی هێزی ئابووری لە جیهانە؟ بەڵێ، خۆی ئەم جەنگە دەری خستکە ئیدی، ینی ئەمە تەنها، ینی ئەم جەنگە تەنها ئەوە نەبوو کە جەنگ بێت لە نێوان دوو دەوڵات، بەڵکو یان دوو هێز، یان دوو دەوڵەت، یان دوو ئاراستە، کە ئاراستەیەک خۆی لە ئێران دەبینێتەوە، ئاراستە دژەکەی لە خۆی لە ئەمریکا و ئیسرائیل ئەبینێتەوە. ینی ئەم جەنگە دەری خستکە ئیدی ئەو دەوڵەتانی تری ناوچەکە کە بەشێک شنین لە جەنگەکە، بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کەوتونەتەن ژێر لێکەوتەکانی ئەم جەنگە زۆر بەقوولیش. بۆیە ینی ئەم جەنگە دەبێتە ینی دوای یەکلایەکردنەوەی پرسەکانیان، دوای کردنەوەی گرێگوێرەکان و گەیشتن بە ڕێکەوتن، ینی چکۆ نهائیەن نەتیجەی نهایی، ینی ئەنجام دەبێت هەرێک بکەون. ینی ئەگەر ساڵێکی تریش، دوو ساڵی تریش، مانگێکی تریش، ینی بارودۆخەکە بەم جۆرە بێ، بەڵام دەرئەنجامەکەی دەبێت هەر بە ڕێکەوتن کۆتایی بێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە بە چ جۆرە ڕێکەوتنێک کۆتایی دێت. بۆیە دوای یەکلایەکردنەوەی بابەتەکان، دوای یەکلایەکردنەوەی دەرئەنجامەکانی ئەو جەنگە، بێگومان ینی کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بەسەر هاوچێشە و ینی هاوچێشە هەرێمیەکان، بە تایبەتی لە ڕووی ئەمنی و ئابووریەوە، شان بەشانی ڕەهەندە سیاسیەکانی لێکەوتەکانی ئەم جەنگە. باشە،
بۆچی سەرڕای ئەم هەموو مەترسیەکە لە گەڕووی هورموزەیە خۆ گەڕووی هورموزی ئەمڕۆ دوێنێ نیە لە ئەتوانین بڵێن 47 ساڵە هەر کە ئاستەنگێک دروست دەبێ هەڕەشە لەسەرم گەروەش دروست دەبێت کە دای ئەخەم کە ناهێڵم هاتوچۆ بکرێت بۆچی هەتاوەکو ئێستاشی جێگرەوەیەکی نییە کاک تەحسین ئایا بەڕاستی بێڕکابەر و بێجێگرەوەیە یان وڵاتان کەم تەرخەم بوون و پێیان وابووە کە قەت ئەم گەروە بە هیچ وڵاتێک داناخرێت و کۆنتترۆل ناکرێت و کارەکەی چییە لە ڕاستیە؟ ئەخۆی بابەتی داخستنی گەرو یان گەمارە خستن سەر ڕێڕەوە ئاویەکان بە گوێرەی یاسای نێودەوڵەتی یان لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە بە جۆرێک لە جۆرەکان ڕاگەیاندنی جەنگە بۆیە لەوانەیە دەوڵەتان یان چ ئەکتەرە هەرێمیەکان چ ئەکتەرە جیهانیەکان ئەنی زۆر پێشبینیەکی وایە نەکرد بێت کە ئەم گەروە بە ئاسانی دابکرێت هەرچەندە ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوو زۆر جار ئەمەی بەکارهێناوە بەڵام پێشبینیەکان وابوون کە ئیدی ئێران ئەمە بۆ وەک کارتێکی هەڕەشە بەکاردێنێن نەک ینی بە تەواوی دای بخات بەڵام نەتیجەی ینی ئەو جەنگە کە ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران دەستیان پێکرد و ئیدی ئەم گەروە داخرا بۆیە داخرانی ئەم گەروە دوو پەیامە یعنی بەنسبەت ئەمریکا دوو پەیامە پەیامێک ئاراستەی دۆستەکانە پەیامێک ئاراستەی نەیارەکانە ئەگەر تەماشە بکەین ینی ئەوە ئەو پەیامەی کە ئاراستەی نەیارەکان کراوە ینی ئەو زەرەر و زیانانەی کە لە دەرئەنجامی داخستنی ئەم گەروە بەرنیارەکانی ئەمریکا کەوتووە ینی زیانەکانی زۆر زیاترن لە ڕووی ئابووری بازرگان لەو زیانەی کە بەرخودی ئەمریکا دەکەوێت لە هەمان کاتیشدا ینی ئەو زەرەر و زیانەی کە لە دەرئەنجامی داخستنی ئەو گەروە بەر هاوپەیمانەکانی ئەمریکا دەکەوێت بە تایبەتی دەوڵەتانی ئەوروپا ینی لەسەر هەمیانەوە یابان و دەوڵەتانی ئەوروپا زۆر زیاترە لەو زەرەر و زیانانەی کە بەر ئەمریکا دەکەوێت ئەمە لەسەر بنەمای ئەو داتایی کە پێشتر خستمە ڕوو لەوەی کە هەر یەکە لەو دەوڵەتانی کە ئەمریکا یابان و چاینە و هندستان و کۆریای باشوور و هەروەها ئەمریکا کە اعتیمادیان لانی پشت بە بازرگانە جۆرا جۆرەکان کە بەم ینی کە لە ڕێگەی ئەم گەروەوە دەرباز دەبێت دەبەستن بۆمان ڕوون بووەوە کە زەرەر و زیانەکان بەنسبەت ئەمریکا هەم هاوپەیمانەکانی ئەمریکا هەم نێارەکانی ئەمریکا زۆر زیاترە ینی زۆر زیاتر زەرەر و زیان بەوان کەوتووە ینی ئەمان زیانیان کردو زیاتر لە ئەمریکا بۆیە ینی دوای ئەو بابەتە دەبێت هەم دەوڵەتانی هاوپەیمانی ئەمریکا لە سەروی هەمیانەوە دەوڵەتانی ئەوروپا هەمش دەوڵەتانی ناوچەکەش هەم بە تایبەتیش دەوڵەتانی کەنداویش بە پلەیەک دەبێت بیر لەوە بکەنەوە چۆن ڕێگەیەکی بەدیر بدۆزنەوە بۆ ئەوەی کەمتر بەرەو ڕووی ئەو زیانانە ببنەوە کە لە ئەنجامی داخستنی گەروی هورمزەوە بەریان کەوتووە بە تایبەتیش چاینا هندستان یابان ینی ئەم سێ دەوڵەتە ئەنی لە ئاسیا بە شێوەیەکی زۆر کاریگەر بە شێوەیەکی زۆر تند کەوتونەتە ژێر کاریگەریەکانی داخستنی ئەم گەرەوە لە ڕووی ئابووری و بازرگانی بابەتی وزەوە بۆیە قەیرانێک مثلەن لە ئەوروپا سەری هەڵداوە کە مثل قەیرانی وزە لە ئەوروپا سەری هەڵداوە لە دەرئەنجامی هەڵگیرسانی ئەو جەنگە لە دەستپێکی ئەو جەنگە تا ئێستا ئەم قەیرانە ڕووی لە هەڵکشان کردووە بۆیە ینی ئەمە بەر لەوەی مەترسی بێت بەر لەوەی ینی ئەم جەنگە لێکەوتەکانی ئەم جەنگە بەر لەوەی مەترسی بێت بۆ سەر نەیارەکانی ئەمریکا مەترسی هەیە لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکاش دەمەوێت شتێک تاکید بکەمەوە ینی مثلەن ئەگەر سەرنجی لێدوانەکانی ترەمپ بدەین لە ماوەی ئەم جەنگەدا ینی لە دوای 28 شوبات مانجی ینی شوباتی ڕابردوو کە ئەم جەنگە دەستی پێکرد تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکان سەرڕێی ئاگربەس بەڵام بەردەوامی هەیە بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی ینی ترامپ دوو پەیامی ینی ئەگەر پەیامێکی دابێت بە نەیارەکانی ئەمە دە پەیامی داوە بە هاوپەیمانەکانی بە تایبەتی ئەوروپا و دەوڵەتانی کەنداو بە دەوڵەتانی ئەوروپا دەڵێت ئەگەر من نەبێم ئەگەر من ئەمنیەتی یان ئاسایشی وزە بۆ ئێوە دابین نەکەم ئەوە ئێوە ناتوانن خۆتان ئاسایشی وزە بۆ خۆتان دابین بکەن بۆیە ماوەک لەمەوبەر ترامپ ڕاستەوخۆ ینی ئەم قسەی ئاراستی دەوڵەتانی ئەوروپا کردوتی ئەگەر قەیرانی وزەتان هەیە ئێوە دەتوانن بێن لەو وزە زیادەی کە ئەمریکا ینی ئێمە هەمانە وەکو ئەمریکا دەتوانن لە ئێمە بکردن بە نرخێکی بەرز یانش ئەوەتە خۆتان بچن لە گەروی هورمز لەوێ خۆتان پارێزگاری لە کەشتەکانتان بکەن و ببنە بەشێک لە پرۆسەکە بۆیە یعنی استراتیژەتی ترامپ استراتیژەتی ئیدارەی ئەمریکا ئەوەیە
کە ئەو بابەتە تەنها لە ناو ئەمریکا نەمانی تەنها لە دەستی ئەمریکا نەمێنێتەوە دەوڵەتانی تریش بێنە بە ناو پرۆسەکە دەوڵەتانی تریش بەشدار بن لە بابەتی گەمارۆکە. باشە کاک تەحسین ئەمەوێ باسیەوەش بکەین ئێستا ڕەنگە بیبینن بینەرانی ئەمەش بێگومانەی بینن لەسەر شاشی کورسات نیوسەیەکە گەمارۆکانی ئەمریکا ترامپ بۆ سەر بەندەرەکانی ئێران چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەم سیناریۆیە کاک تەحسین بە بڕوای جەنابەت هەتاوەکو چەند قابلی جێبەجێکردنە ئەوەی کە ترامپ باسی لێوە ئەکات خۆی چووە بواری جێبەجێکردن جیاوازە لەوەی کە تا چەند بەکردارەکی ئەوەی پێ ئەکرێکە بۆ خۆی ئێڵێ ئەوەی ترامپ ئێڵێت بە تەواوەتی دەستەخاتە بینە قاقی بازرگانی و ئابووری ئێران. پێتان وایە ئەمە جێبەجێ ببێت و بچێتە سەر و بە تەواوەتی ئەم پلانە جێبەجێ بکرێت یان تەنها جەنگێکی دەرونیە؟ بەڵێ خۆی ئەگەر تەماشای استراتیژەتی ئیدارەی ئەمریکا بکەین لە سەردەمی ترامپ یان لەو سەردەمێکی ئێستا هەنی ترامپ سەرۆکی ئەمریکا ئیدارەی ئەمریکا لەم سەردەمەدا لەژێر سەرکردایەتی ترامپ زۆر تەرکیزی لەسەر بابەتێکە ئەوش ئەوەیە کە دەبێت بابەتە ئابوووریەکان لەگەڵ بابەتە سیاسەکان ینی تێکەڵ بکرێن. ینی زۆر جار ئابووری وەکو چەکێک وەکو جەنگ ینی وەکو ئامرازێکی جەنگ بەکاردێنێت بۆ ئەوەی ئەو مەبەستانەی کە هەیە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووریشەوە بەدەستی بێنێت. بۆیە تەبیعیە یعنی بەڵام ئێمە نابێت زۆر بچینە پێشەوە ینی بە پێش حەدەسەکان بکەوین چونکە بەڕاستی خوێندنەوە بۆ مەبەست و نیازی ترامپ یان بۆ بڕیارەکانی ترامپ ینی زۆر لەوانەیە زۆر درست دەرنەچێت چونکە ینی خۆتان دەزانن ینی ترامپ کەسێکە ینی شیکردنەوە یان لێکدانەوە بۆ بڕیارەکانی ینی قورسە هەرچەندە ئێستا ئەمریکا ینی بڕیاری داوەکە بابەتی گەماڕۆی دەریایی بخاتە سەر ئێران. ئەمە بەپێی باسم کرد ینی لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە ڕاگەیاندنی جەنگە یعنی بەمانای ڕاگەیاندنی جەنگ دێت بە جۆرێک لە جۆرەکان. بەڵام ئەمە ئایا چەند ینی پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم بابەتە چەند کاریگەری ئەبێت لەسەر ئێران بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێتەوە بۆ گفتوگۆ و دانووساندن بۆ یەکلایکردنەوەی ئەو بابەتانەی کە خاڵی ناخۆکن لە نێوان هەردوولا ینی پرسیارەکە ئەمەیە ینی ئەمە بابەتە سەرچێکەیە ئەمە بە بڕوای جەنابەت ئەمریکایە بە بڕوای جەنابەت لە دوای ئەم قۆناغەوە جیهان بەرەو ئەوە ئەڕوات کە دیسانەوە بلۆکە ئابوووریەکان ڕێک بخرێنەوە و پێناسە بکرێنەوە و نەزمێکی نوێی ئابووری لەسەر ئاستی جیهان بنیاد بنرێت؟ گومان لەوە نییە ینی ئەم جەنگە بە شێوێکی گشتی یان بڵێن داخستنی گەروی هورمز کە یەکێک بوو لە لێکەوتەکانی ئەم جەنگە دەری خستکە ئیدی بلۆکە ئابوووریەکان هاوپەیمانی ئابوووریەکان هاوپەیمانە ئەمنیەکان دەبێت جارێکی تر پێناسە بکرێنەوە دەبێت جارێکی تر لە قاڵب بدرێنەوە. بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین ینی ئەمریکا بە تایبەتی خودی ترامپ ینی ئیدارەی ترامپ زۆر تەرکیزی لەسەر ئەوەیە کە ڕێڕەوە دەریاییەکان ینی گەروەکان ئەوەی کە پەیوەندی بە سەقامگیری بازرگانیەوە هەیە زۆر گرینگە ینی لە ڕوانگەی استراتیژەتی ترامپەوەیان لە ڕوانگەی استراتیژەتی ئیدارەی ترامپ زۆر گرینگە کە دەبێت ئەم گەروانە ئەم ڕێڕەوە ئاویانە یان ئەوە تا دەوڵەتێک سەیتەرەی بەسەرا هەبێت یان کۆمەڵە دەوڵەتێک کۆنتترۆلیان بەسەرا هەبێت کە هاوپەیمانی ئەمریکا بن. یعنی ئەمریکا زۆر دژی ینی استراتیژەتی ئەمریکا لە سەردەمی ترامپ زۆر دژی ئەمەیە کە گەروەکان لەلایەن دەوڵەتە نەیارەکانی ئەمریکاوە کۆنتترۆل بکرێن یان بتوانن مەترسی لەسەر گەروەکان دروست بکەن یان ئەکتەرەکانی دەرەوەی دەوڵەت. بۆیە ئەمریکا لەم قۆناغی کە ئێستا یعنی ئەمە قۆناغێکی جەنگەکەیە ئەم قۆناغێکی ئێستا ئەمریکا لە پێش ئەنی پەیڕەوی دەکات کە ئێستا دەستی پێکرد ئەویش مثلەن گەماڕۆی دەریاییە بەسەر بەندەرەکانی ئێران. یعنی ئەم گەماڕۆیە ئەتوانێت ئێران ینی هەدەفی ئەمریکا ئەوەیە ینی ئامانجی ترامپ ئەوەیە کە لە ڕێگەی ئەم گەماڕۆیانەوە جارێکی تر ئێران جارێکی تر دەسەڵاتدارانی ئێران بێنێتەوە سەر بابەتی دانووساندن و گفتوگۆ چونکە نابێت ئێمە شتێکمان لەبیر بچێت کە ئەم گەماڕۆیانە دەرئەنجام لەوانەیە یعنی ئابووری ئێران یان ئێران لە ڕووی ئابووریەوە بخنشێنێت یعنی تووشی قەیران و کێشەی زۆر گەورەتری بکات ئەوەی کە ئێستا تێدایە. باشە کاک تەحسین نەزانین کە ترامپ ڕێگەی زەنگە زۆری کرد بە ڕێڕەوی ترامپ. ئایا پێتان وایە کە گەروی هورموزیش ببێت بە گەروی ترامپ وەکو خۆشی لە لێدوانێکیا بە ئەنقەست ناوی ناڕێڕەوی ترامپ پێت وایە ئەمە جێبەجێ بکرێت و کۆنتترۆڵەکە بکەوێتە دەست ئەمریکان یان لانی کەم دۆستەکانی ئەمریکا؟
خۆی بابەتی گەروی هۆرموز یەکێکە لە خاڵە ناکۆکە یعنی زۆر قوڵەکانی نێوان هەردوولا ینی نێوان شاندی هەردوولا هەم نێوە هەم ئەمریکا زۆر سوورە لەسەر ئەو بابەتە کە دەبێت ڕێڕەوەکە بکرێتەوە نابێت بە تەنیا لەلایەن ئێرانەوە هەژمونی ئێران بەسەر گەروەکەدا بسەپێنرێت یعنی ئەمریکا زۆر درژی ئەمەیە وەکو ینی تقریبان ئەگەر تەمەشا بکەین یعنی خاڵی بنبەست بوو یعنی گەورەترین خاڵی ناکۆچی قوڵترین خاڵی ناکۆچی لە گفتوگۆکان سەرڕای بابەتەکانی دیکە بەڵام بابەتی گەروی هورمز یعنی تقریبان بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین بڵین گفتوگۆکانی پەک خست چکە ئاستی داواکاری هەردوولا ئاستی داواکاری هەردوولا لە دەربارەی گەروەکە زۆر پێچەوانی یەکتر بوو مەسەرەن ترامپ دەڵێ دەبێ من سەرانە لەو کەشتیانە بستێنم کە بە گەروەکەدا تێپەڕ دەبن ئێرانیش داوای سندنی سەرانە لەو کەشتیانە دەکات کە بە گەروەکەدا تێپەڕ دەبن کەواتە لێرە بابەتەکە ناکۆچیەکان دەربارەی گەروەکە زۆر دەربارەی گەروی هورمز زۆر قوڵن زۆر توندن بۆیە یعنی کەشی نێو دانوستانەکان بەو ئاقارە گەیشتن ینی نەتوان دەرئەنجامێکی لێ بەدینە هات بۆ ئەوەی کە بەردەوام من لەسەری دەربارەی ئەوەی کە ئایا ترەمپ ئەم گەروە بەناوی خۆی دەکات وەکو گەروی زەنگە زۆر کە لە نێوان ئازربایجان و ئەرمینیایە ئەمە واردە چکە جگە لە گەروی هورمز جگە لە گەروی هورمز بە تەسەوری من ئیدارەی ئەمریکا لەژێر سەرکردایەتی ترەمپ کە زۆر جەخت لەسەر بابەتە ئابوووریەکان و سەقامگیری بازرگانی دەکاتەوە پێم وایە یعنی جگە لە گەروی هورمز گەروی بابڵمەندە بیش دەبێتە بەشێک لە پرۆسەکە یعنی تەسەور کە احتیمالە دوای گەروی هورمز بابەتی گەروی بابڵمەندە بیش ببێتە بەشێک لەو پرۆسەیە بۆیە ئەمریکا زۆر جەخت لەسەر ئەمە دەکاتەوە بە تایبەتی ترەمپ دەڵێت ئەم گەروانە چ گەروی هورمزە چ گەروی بابڵمەندە بە چ ڕێڕەوی ئاویترە نابێت لە ژێر سەیتەرە و هەژمونی دەوڵەتێک بێت یان هێزێک بێت کە نەیاری ئەمریکا بێت ئەمریکا زۆر ئەم بابەتە جەخت لەسەر دەکاتەوە بڵێ زۆر سپاس تەحسین وسۆ توێژەر و مامۆستای زانکۆ لە هەولێرۆ لەگەڵ مابوون سپاس بۆ زانیاریەکانتان